زۆر بە تەفاصیلی ناچمەنایە زۆر بزان باسم کردی لە برۆدکاستی تر مانجی 1 بوو 2020 قیمەی کۆرۆنا بوو ئەو کاتی وەزع کۆرۆنا مانجی 3 هات بزە بە دەرگای خێر بوو لە بۆ من زۆر جار هەیە کۆرۆنا خەڵک هەیە دەرێ ناخۆشی بوو بەس لە بۆ من بەعکس خۆشی بوو مانجی 1 وازمینە تقریبا 21 بوو تر 20 ڕۆژ تقریبا 20 ڕۆژ مانگەکەم پێچۆتە هاتم فکری وکەی پیتزا و کاتی بەس حەزم لێ بوو فکرێکی جیاواز بکەم ینی شتێک بکەم ها ئیشی ترم زۆر کردیە هاتم یوکەی پیتزا لە دوو جێگا دەگەڕام یەکەم زار فکری وەشم هینا سپاگەتی دانێم جێگایکی بەس ئەوها سپاگەتی و نودڵس و ینی ئەوها بەس پاستا و شتانە بی ئەو کاتی ئێم کافێ هەبوو لەگەر باس کافێ ئەگەر لە بیرت بێ لە لای پارچی دادەندرا ئیتر چوم گوتم لێوێن دەرێ ها شتێکی وا دادەنێم چوم حتە چوومەکەن حکوومەت و شارەوانی وتم جێکم دەنێ لاکەوت هاتی چێن دەرێ ئەجام بەتەنیشتم یعنی نەبم برێم بەڕێیەکی قانونی بچم نا هەر لە خۆمەوە ها چوم وەڵا ئیتر هەوڵمدا و جارە گوتم نا جێیشی دەگرم تر هەدە سوڕام دەچمە هەر جێگایەک ینی هەردچمە هەر جێیەکی سعرم دەپرسی 15 وەرەقە و 20 وەرەقە و پارانە بەتەکید هەشم بوو نەبوو سیارەکەم هەوو سیارەکی کامری 2017 هەبوو بە 2 دەفتەر و 24 وەرەقەم فرۆشت ئێستاش لە بیرمە کە دەهاتم و هەم ڕۆژ لە جێ دەگەڕام تر ها حوشەی ناماڵمان داکەم و برایەکەم هەموو دانیشتبوون داهاتم وتر قەشمەریان پێدا کردم ینی گاڵتە جاریەک خوشکم دەیگوت لێ عەشەی ناکەی دەم گوت حوشە ئەو برام هەردەستە بیریشتە کردەوە نا ئەم پیرم نەدەکردەوە حوشەیان لەو دەپیون بە پێی ئەوە دەیگوت ئەو هەلێرەدان یعنی تووڕە دەبمەوە کاتی بەس کە هەر ڕۆژەکیش دەهاتمەوە سیارم ڕادەکەدا ئەم شیداتمەتەم حوشەکەم دەکرد ئەم شەفکرەکانیوانم دەکرد تقریبا ئازانم شتەکە باشیان باش نییە وڵا تقریبا 15 ڕۆژی پێچوو ئەو حالا گوتم کاکە حوشەی دەکەم وتیان چ کاکەمە سوحبەتمان کردوتم وڵا حوشەی دەکەمێ زۆر زار دەرم ئەگەرە تۆ هەوڵ بدەیت و شتێک خوا هەردەم موفقت دەکە الحەمدلله وەڵا ئیتر بام گوتی کاکەمە میوانمان دێوک و دەبی لە حوشەی مارێ و لە شێفەکە سەلام برام باشی ئێستاش بخۆشم نازانم کو خناعم کرد ینی هەر کردمە عینادی کردم لە حوشە ناماڵم کرد ئەخیری ئەقناع نەدەبوو بەدایکم ئەقناعم کرد دەیگو کو دەبێ میوانمان بێ حوشەی ماڵیانی شتەکە نامۆ ببانی بابیشم ماشاءالله الحەمدلله علاقم لە باوکم ناوەردەم دەرم ئەو کەسێکە لۆ خۆیش دەکە زۆر کەسێ دەرێ هەبوونیان فەقیریان دۆڵەمەندی ئەو لۆ خۆ هەیتی من ئەگەر گەنج بم دەبی لەسەر پێ خۆم ڕاست خزمەتی داکە باوکم کەم خزمەتم زۆر جار دەرم لەوەی کە موفق بی لە تەمەنی خۆت خوای گەورە نەجاحەت پێم دەبی خزمەتی دایک و باوکت بکەی ئێمە ئێستاش قۆنرەکانی لەسەر سەرم زۆر ینی جێ شانازیم دایک و باوکم فمەمنون سپاس لەگەری والله تری قەناعەتم بە باوکم هێنا کوڕەکەیە نای ئیسماعیل ئەو یارمەتی دەرم بوو لە دروستکردنی بینام هیچ نەزانیان ها غورفەکی دروست بکە بڵێکەوە ئەو کاتی چوومە شارەوانی ها ئەو جادەی بیستی حاکماوە هیچ شەشی لێ نەبوو بەس یوکەی پیتزا بوو دەچووم دەمگوت دوکانی دەکەم ئەوجا بەخۆی حکومەت لێ ڕێگە دەدا دوکانێک لە ناو ماڵی بکەی لە ناوی خانیەک دوکانێک پێ بکە ئەگەر تجاری بی دەچووم دەیان گوت ئەو لێ دەکەی دەوقع کەس نەیدەگوت لۆ یعنی ها شتەکە کوبری ئەوانش گاڵتەیان پێداهات بابم دەچوومە شام دەکڕی ڕۆژیان ئەو کوڕ هاتەوە ماڵە لە دیوخانەمان دانیشت بوو ئیتر خەریتی لۆ دەکردم کوبلۆکەی دەکا شەشی بەسیط یانی شەکەم دەنیانی غورفەخانێکە بزانستار زۆر بەسیتە بکەی وڵا باوکم بەسەردا هاتەوە هاتەم شای کرد فەقیرەی ئەو برادرم یعنی لێ هەندن مابوو ئەگە برم لە بنعلی بسە دەرێ ینی فەقیرە تاوق قسەی نەکەوت دەڕۆم دەخوافیز کە برادریشم بوو زۆر سەپۆرتشی کردم ئەو لە مثال لە ئەشیا کڕینەکان نەیدێش مەسروفی زیاد بکەم دەیزانی پارەم چەندە و برادری باش نیعمەتە بەڵام لە نەفسی کاژی لەگەر فکرەکەم نەبوو ینی بەس یعنی ها تازەتەوە دەی کەی قەینە با بکە ها دەی با لەگەری بین جیازم دەکرد بام دەیگوت والله 2 پیتزاش نافرۆش چ بکەم دایکم پارەم لێداوە کرد 13 ملیۆنی دامێ بەس عین دێگوست لەگەرتم و بکەوانە بەزەکەن خارم گوت ببی باوەڕ ناکەم نەزەحەت بین یعنی باب مۆهی زەگەرم بەزەکەن خاڵم یان لەگەڵم نەبوو بابم لەگەرم نەبوو برادەکەم لەگەرم نەبوو کەس ینی ئەو ڕۆژی فتاحم کرد کە برێمیکەم کردەوە
ها برادر وشتم دعوت کردو کەمەش یعنی زۆر نەبوون یعنی بازە بیست برادرەی خۆم و هەندێک خزمەکان نزیکی خۆم بەخوای شەوەکەی لۆ ڕۆژی دواتر دەبای بچەمەوە دێ بکڕم بەخوای پارەم پێ نەبوو ینی پارەم پێ نەبوو شەوێ تێرگریام لەسەر بالیفی ینی زۆر ناخۆش بووتم یا ڕەبی تەوەکە لەسەر تو ینی شەکە زۆر ناخۆشە چکان تو کە هەوڵی شتێکی دەدەی کە ئەوان مەکە ئەگەر بێت و نەجەحەت نینی لە ئیشەکەت دەرێ ها پێمان نەگوتی ها ئەومان نەگوت زۆر ناخۆشە دەدڕخێنی تێرگریام وتم یا ڕەبی تەوەکە لەسەر تو فەکە سەپۆرتم ڕەب العالەمین بوو ڕۆژی دواتر هەستام لە ڕۆژی یەکەم زیاترم فرۆشت بەس بەیانەکەی پارەم پێ نەبوو برا گەورەکەم ئێسش هاتم مۆبیلیاتی مۆبیلیات و تاخمەوەش دەکە چون بازە وەرەقەم لێ بە قەرد وەرگرت ئیتر هەر برم وردە ڕۆژی سێم لە ڕۆژ دوو ڕۆژەکانی تر ئیتر تا ئەوەی زۆر کەسێ دەری یوکەی پیتزە بەرکلام بووە یان یوکەی پیتزە بوو ئەم پێ دەرم بەچ بووە فەزلی ڕەب العالەمین